بڕگەیەکی کەی ئەمڕۆمان کە جوڵەی ناو ئاوە بۆ بەهێزکردنی ناوچەی مەچەک و ئانیشکە کە جوڵەکان جیاوازتر لە جوڵەی ناو ماڵەوە یاخود جوڵەی قاعە ئەنجامی ئەین ئەویش بە بەکارهێنانی بەرگری ئاو. ئێستا وەکو هەموو جوڵەکانی کە وەکو هەموو ڕۆژەکانی کە ئەبێ دەست پێ بکەین بە ڕۆشتنی ئاسایی هەتاوەکو لەشمان تەواو گەرم بێ و ئامادە بێ بۆ جوڵە سەرەکیەکان. فەرموون ڕۆشتنی ئاسایی بەرەو پێشەوە لەشت تەواو خاو ئەکەیتەوە تاوەکو وەکو سەرەتایەک ماسوولکەکان لە پڕ خۆیان گرژ نەکەن. زۆر بەخاوی جوڵەکە ئەنجامەی ڕۆشتنی ئاسایی لەش هەوڵ بەڕێک بێت لە ناو ئاوە خۆمە چەمێنەرەوە. زۆر باشە. دیارە ئێمە بە شێوازێکی کورت ئێمە ئەو جوڵانە ئەکەین، بەڵام ئێوە کاتان لە بەردەستایە ئەتوانن چەند جارێک بە پێی توانای خۆت هاتوچۆ بکەیت تاوەکو لەشە تەواو ئامادە بێت. جوڵەی دواتر گرژکردنی پەنجەکانە یاخودکردنەوەی پەنجەکان و تونکردنەوەی پەنجەکان و تونکردنی پەنجەکان لە ناو ئاوەکە چەندێ بتوانی هێز بەکاربێنی. ئەمەیان عکسی ئەوەیە کە بەخاوی بێت یان عکسی ئەوەیە کە جوڵەکە لەسەر خۆبیکەی نەخێر ئەمەیان ئەبێ تەواو تونیکەی کە هەست بە ماسوولکەکانە بکەیت. زۆر باشە. دەستەکانە بۆ خوارەوە هەوڵ بە دەستە بۆ خوارەوە بێت. باشە. ئێستا جوڵەی دواتر سوڕاندنی مەچەکی دەستێ بۆ دیوی دەرەوە تەواو پەنجەکانە دائەخەیت یان ئەتوانی بەکراوەی ئاساییە گرنگ ئەوەیە مەچەکی دەستێ تەواو بیسوڕێنی بۆ دیوی دەرەوە، دوایی بەعکسەوە بۆ دیوی ناوەوە بۆ ناوەوە ئەی جوڵێنی. یەکسەر هەستەکەی کە ماسوولکەکانە زوو ماندووە بێ. ئێمەش ئەوە کارەکەمان لەسەر ئەوەیە کە جیاوازی هەیە لەگەڵ جوڵەکانی دەرەوەیە. باش. ئێستا پەنجەکانمان ئەنووسێنین بەیەکەوە و پەنجەکان بکەنەوە. پەنجەکانت تەواو ئەەکەیتەوە و مەچەکێ بۆ لای ڕاست بۆ لای چەپ ئەجوڵێنی تەواو لەم سەر بۆ ئەو سەری مەلەوانگەکە جوڵەکە ئەنجامەیت. زۆر باشە. هەوڵ بە پەنجەکانت تەواو بیکەیتەوە بۆ ئەوی پاڵ بنەی بە دەستی ڕاست وەها بە دەستی چەپ پاڵەنەی بە دەستی ڕاست. ئێستا دواتر جوڵەی دواتر پەنجەکانمان گری ئەین عەفوو بۆ پێشەوە پەنجەکانتان بۆ پێشەوە ئێستا بۆ سەرەوە بۆ خوارەوە پاڵەنەیت. بەڵێ بە پەنجەکان بۆ سەرەوە بۆ خوارەوە پاڵەنیت. دیارە هەموو جوڵەیە کە ئەنجامی ئەین ئەبێ بە هەر چوار جیهاتەکە بە هەر چوار ئەطرافەکە جوڵەکە ئەنجام بین بۆ سەرەوە خوارەوە بۆ لای ڕاست بۆ لای چەپ. بەردەوام بە بۆ سەرەوە بۆ خوارەوە. زۆر باشە. هەوڵ بێ تەواو پاڵیش بە پەنجەکانتەوە بنی بۆ ناوەوە تاوەکو هەست بە فشارەکە بکەیکە لەسەرێتی. زۆر باشە. ئێستا جوڵەی دواتر پەنجەکان واو گری ئەدەی لە مەچەکتەوە ئەی سوڕێنیت بۆ لای ڕاست وەها بۆ لای چەپ. دائیرەیە دروستەکەی بە لای ڕاستە، دوایی کە ئەگەڕێیتەوە عەکسەکەینەوە ئەیکەین بە لای چەپە. سا بۆ دیوەکەیتر دەچوانەوە. بۆ ئەو کەسانش زۆر زۆر باشە کە تونێلی دەستیان گیرانی تیا هەیە یاخۆت هەوکردنیان هەیە، بەڵام ئەبێ بە وریاییەوە وتمانێکە کێشەی جەستەیان هەبێ ئەبێ بە وریاییەوە تەعاملکەن لەژێر چاودێری سیپسپۆڕە چون نابێ ماندوو بکرێت کاتە ڕێژەی ئەنجامانەکەی ئەبێت دیاری بکرێت. ئەو کەسە پسپۆڕ ئەبێ خۆی پێ و جاربیکە. بەڵێ ئێستای مەڵێن حاڵەتێکی ئاساییە، بەڵام لە کاتێک کە کێشەیەکی هەبێ ئەبێ بە دیاریکراوی بۆی دەستنیشان بکرێن ناکرێت لە خۆیەوە جوڵەکان کە بێتە هۆی ماندووبوون و یاخود شەکەتبوونی ناوچەی
با بڵێن ئازارەکە. ئێستا دواتر هینە سەر ناوچەی ئانیشک کە تەواو دەستمان ئەجوڵین هەوڵین لە ناو ئاوەکە بێت تەنها ئانیشکە یعنی مەچەک و ئانیشکی کا بەکارێت ئەم جوڵەیە بۆ دیوی دەرەوە یان بۆ دیوی ناوەوە دەست پێکەین جوڵەکە ئاتر عکسیەکەینەوە ئەگەر بۆ دیوی ناوە دەستی پێکردو بۆ دیوی دەرەوە بازنەکە دروستەکەی لە ناو ئاوەکە. زۆر باشە باشە تۆزێ دەست دادیتە خوارە پشووی پێەیە سێ هەناسەی قوڵ هەڵەمژی ئەو کەسانی کە هەست بە گێژی ئەکەن لە ناو ئاوە ئاساییە بۆ یەکەم جار کە هەستەکەن لەگەڵ ئاوەکە جوڵەی ئاوەکە گێژیانەکە زۆر زۆر ئاساییە ئەتوانن لە قەراغا ئەم جوڵانە ئەنجام بن و دووهەم جار ئاساییە بێتەوە و بەەوە هیچ مشکلەیەک نییە بڵێ من وڵای گێژ بووم و هۆکارەکەیەوە شتێکی نۆرمەڵە. ئێستا کۆتا جوڵەمان ئەوەیە کە پەنجەکانمان گرێ ئەدەین لە بەشی پشتەوە یا دواوە و ئانیشکمان بەرزەکەینەوە بۆ سەرەوە ئانیشکمان بەرزەکەینەوە بۆ سەرەوە چەند بتوانین تەواو دەستە بەرزەکەیتەوە لە خوارەوە بۆ سەرەوە. باشە بۆ کەسانی کە جامبوونی شانیان هەیە ئەبێ بە وریاییەوە مامەڵە لەگەڵم جوڵەیە بکەن وەکوتم ئەبێ جوڵەکان سنووردار بێ بەپێی توانای لەشی خۆی هیوا هەیە لەوانەیە قۆڵی هەر نەگاتەوە لە بەشی پشتەوە ئەوە ئەبێ پسپۆڕی تایبەت جوڵەکانی وات فێرکا وردە دەستی بگاتەوە بە یەک.